هاوپەیمانان ترسیان لەسەر هەڵدانی شەڕ و ئاڵۆزی گەورە لە نێوان کورد و شیعەدا هەیە. بەتایبەت دەترسن ئاڵۆزیەکانی ناوچە کێشە لەسەرەکان تەشەنە بکەن و لەدەست دەربچن و پێیان کۆنتڕۆڵ نەکرێت. بۆیە هێزێکی پڕچەک و تەقەمەنیان ڕەوانەی کەرکووک کرد بۆ ڕێگرتن لەسەر هەڵدانی گرژی و ئاڵۆزی. زێکی هاوپەیمانان بە ئاگاداری حکوومەتی عێراقی هاتوۆتە کەرکووک و لە ڕابردووە کۆمەڵێک کێشەی گەورەیان لە کەرکووک و داخۆق و دووس خوورمات و تەنانەت جینۆسایدی خەڵکیان کردووە و ئەمانە هەموو بڵاو بووەوە و بۆ یەک ئێستا ئەم هێزە هاتووە ژوورێکی ئۆپەراسیۆن دروستەکرێ و ئەم ژوورە هێزەکانی هاوپەیمانان و هێزەکانی ئیتیحادی و هێزە خۆجیەکان و تەمەن کوردشتیا بەشدار ئەبێ. هێزە کوردیەکان هەست بە پاراوێزخستن و تەسفیەکردنیان دەکەن لە ناوچە کێشە لەسەرەکان و ڕەنگە ئەم دۆخەیان تا سەر پێ قبول نەکرێت. بە پێی گرتەیەکی ڤیدۆیش کە دەست دەنگی ئەمریکا کەوتووە لەلایەن ئێرانیشەوە چەک و تەقەمەنی دراوەتە هێزەکانی حەشد لە دەوروبەری کەرکووک. ئەمە جگە لە بوونی فەرماندە ئێرانیەکان لەو ناوچانە، ئەمەش مەترسی تەقینەوەی دۆخەکەی لای هاوپەیمانان تۆختر کردوتەوە. گەڕانەوەی هێزەکانی ئەمریکا بۆ شاری کەرکووک کۆمەڵی ئاماژەی لە پشتەوە یەکێک لەو ئاماژانەوەیە کە ڕێگریکردنە لە هەژمونی ئێرانی بەسەر ناوچەکە بە گشتی و شاری کەرکووک بە تایبەتی. یەکتر لە ئاماژەکانی ئەوەیە کە ئەمریکا ڕێگری بکە لەو شێوەیە کە لە دوای 16ەوە لە شاری کەرکووک سەری هەڵداوە چ لایەن هێزە کوردیەکانەوە بیاخود لایانی میلیشیاکانی حەشدی شعبیەوە بێ. خاڵێک تریشان ئەوەیە کە کەرکووک بە نسبەت ئەمریکاوە پێگەیەکی استراتیژی هەیە بە تایبەتی لە ئارامبوونەوەی یا دانووسانی ئارامبوونەوەی ناوچەکە چ عێراق بە یاخۆ سووریا. مەترسیەکانی هاوپەیمانان لە کاتێکدایە لە دەوروبەری کەرکووک و خوورماتوو بۆ ڕوبەڕووبوونەوەی حەشدی شعبی هێزی خۆبەخش دروست کراون و تا ئێستا چەندین جار هێرشیان کردوتە سەر حەشد. بەرپرسانی ئەو ناوچانەش ترسیان هەیە ناوچەکانیان ببێتەوە گۆڕەپانی شەڕ. بۆیە زۆر گرنگەوە ئێمە لە یەکەم لەحزەشەوە هەڵمانداوە نەبێتە ساحی شەڕ و ئەم ماڵوێرانی جارێکتر بۆ ئەم سوورانە نەبێ، بەڵام ناشتوانین ئێمە دەسەوەسان بۆسین بەرامبەری سبزازی ئەوان و بێنە ناو سنووری دیەکانمانەوە. بۆیە بەتاکید من ڕۆژی هەفتەی مانگ داوام کرد لە ڕێکخراوەکانیش ئەگەر هێزێکی ئاشتی پارێز بێتە سنوورەکە و بتوانێت سەیتەرە بکاتە سەر هەموو لاکانە و بۆ ئەوەی ئەو تەوەتورە نەیەڵێ کارێکی زۆر گرنگە. ڕۆژی دووشەمەی ڕابردووش هێزە خۆبەخشە کوردیەکان لە گوندەکانی باکووری قەزای خوورماتوو هێرشیان کردوتە سەر هێزەکانی حەشدی شعبی و بەهۆی قورسی شەڕەکەوە خەڵکێکی زۆر لە دانیشتوانی گوندەکان ئاوارە بوون. یار وڵات دوێنێ سعاتێک شەڕ بووە لەو ئاوای قەڵخانی و ملناسرەوە منتیقەیە سعات شەڕەکە تقریبا سعاتێک بۆ تا ئێوارە ئێوارە ئەم خەڵکە فەقیر و ڕۆژوورتە ئاوارە بوون هەنێکی هەن لە دووز ئاوارە بوون بۆ قەڵخانلووی ئێستا لەوێش ئاوارە بوونە بۆ عێراقە. بەڕای بەشێک لە چاودێران تێکچوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا دۆخی ناوچە کێشە لەسەرەکانی بە شێوەیەک شڵەقاندووە. هێورکردنەوەی ئەو ناوچانە پێویستیان بە هاتنەخەتی کۆمەڵگای نێودەوڵەتیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.